من اگر داوی زانیاریان لسر و جوینا چار قولی بما بدهی کۆبوونەوەی کە کۆبوونەوەی چوار قۆڵی خۆت باسی کرد لە بارەکەی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانە لە شاری سلێمانی نزیکەی سی خولەکە کۆبوونەوەکە دەستی پێ کردووە کۆبوونەوەکە ئەم چوار لایەنەیە کە پێشترێ ناوتیش بڵاوی کردەوە کە ئەم چوار لایەنە پێشەوەی کۆبوونەوەی پێنجزانەکە بکرێ خۆیان کۆبوونێک دەکەن ڕوونەکە کۆبوونەوەی ئەمان بۆ چییە لەبەرەوەی ئێمە پێش ئەوەی ئەم کۆبوونەوە دەست پێ بکات قسەمان لەگەڵ ئەندامانی وەفدی ئەم لایەنانە کردووە ئەوان بەینارتیان بوت کە دەیانەوێت لەم کۆبوونەوەیە خۆیان بۆ هەموو ئەگەرێک ئامادە بکەن ئەو ئەگەرانە چین بۆ نمونە ئەگە پارتی دیموکراتی کوردستان پێشنیازەکەی قبول بوو یان ڕەتی کردەوە یان ئەگەر تێبینی لەسەری هەبوو ئەمان بە هەر چواریان یەک وەڵامیان هەبێ کەواتە چوارلایەنەکە دایانەوێت لەم کۆبنەوەیە جارێکی تر جەخت لەسەر یەکەڵوێسی خۆیان بکەنەوە بە تایبەتی لە ئێستادا کە یەکگرتووی ئیسلامی کوردستان بەو سەرانەی تر یەکێتی گۆڕان کۆمەڵی وتووە کە یەکگرتوو پابندی هەڵوێزی چوارلایەنەکە دەبێت واتە ئەم کۆبوونەوانی کە ئێستا دەکرێت وەکو پێشتریش کۆبوونەوەی تریان کردم چوار لایەنە لە مەکتەبی سیاسی دوایەوەش کۆبوونەوەی تریان کرد دایانەوێت هەر چواریان بەیەک هەڵوێستەوە بەشداری کۆبوونەوە پێنج قۆڵەکان بکەن بۆی لەم کۆبوونەوە پێنج قۆڵانەیە ئەگەر وەڵامێکە بێ وەڵامی ئەم چوار لایەنە بێ پێکەوە لە کۆبوونەوەکە بیدەن بەپێی زانەرەکانی ئێنارتیش لەم کۆبوونەوەیە جەخت لەسەرەوە دەکەنەوە کە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان هەر وەڵامێک هەر پێشنیازێکی هەبوو لەسەر دوو پێشنیازەکەی ئەم چوار لایەنە ئەوە هەر لە ناو کۆبوونەوەکە وەڵامیان بنەوە و نەگەڕێنەوە مەکتەبی سیاسی حەزبەکانیان واتە ئەم کۆبوونەوە بۆ ئەوەیە کە بتوانن خۆیان بڕیار بەدەست بن لە کۆبوونەی داهاتووی پێنج قۆڵیە نەک بە شێوازەکانی ڕابردووتر کە ئەگەر چوارلایەنەکە پێشنیازەکان ببردایە پارتی دیموکراتی کوردستان داوای دەکرد بیگەڕێنێتەوە بۆ ئەنجومەنی سەکردایەتی و مەکتەبی سیاسی حەزبەکەی و چوارلایەنەکەش بە پێچەوانەوە کەواتە ئەمان دایانەوەی ئەم جارە جیاواز بێ لە کۆبوونەکانی تریان کۆبوونەوەی نۆیەمی پێنج قۆڵی کە تا ئێستا بڕیار وایە لە شاری سلێمانی ببەسترێ شوان ئەگەر کاتە بێ با پێکاتەی کۆبوونەکەت پێ بڵم لە ئێستادا کە لە بارەکەی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانە محەممەد ئەحمەد و خەلیل ئیبراهیم و دکتۆر عومەر محەممەد لێرن کە ئەمانە مەکتەبی سیاسین جگەلەوەی کە محەممەد ئەحمەد یادی دەرێ میداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستانە لە بەزوتنەوەی گۆڕان جەلال جەوهەر و ڕاون معروف بەشدارن لە یەکێتی نیشتمانی کوردستان سعدی ئەحمەد پیرە و فەردەسەسەر کە سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی و سەرۆکی وەفدەکەیە فەردەسەسەر ئەندامی سەکردایەتی لە کۆمەڵی ئیسلامی ڕێبار حەمەد ئەندامی مەکتەبی سیاسی و وتەبێژی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی و هەروەها ئەنوەر سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی ئەمە پێکاتەی کۆبوونەوەی چوار قۆڵی ئەمڕۆیە تا ئێستا ئێمە لە بەردەم بارەکەی یەکگرتووی ئیسلامی کوردستانن بارەکەی مەکتەبی سیاسی چاوەڕوانی ئەوەی کە کۆبوونەکە کۆتایی بێت یان زانیاریمان دەستکەوێت لە ئەندامانی ناو کۆبوونەوەکە کە ئەندامی وەفدی هەر چوار لایەنەکەی تایە بۆی بە بینەرانی ڕاتی بیگوازینەوە بەڵام ئەوانەی کەوتم ئەوەن کە پێش کۆبوونەوەکە تیمی ڕۆژنامەوانی ئێنارتی دەستی کەوتووە کە ئەم کۆبوونەوە دایانەوێت یەکەڵوێستی خۆیان دووپات بکەنەوە و هەروە خۆیان بۆ هەموو ئەگەر و وەڵامێکی پارتی دیموکراتی کوردستان ئامادە بکەن بەڵێ شوان بەڵێ ینی هێمن لە ئێستادا دەتوانین بڵێن هەر چوار لایەنەکە لەلایەن مەکتەبی سیاسی حەزبەکانیان ئەندامانی وەفدی دانوستانکار سەرپشک کراون کە لە کۆبنەوەی پێنج قۆڵی هەر شتێک هاتە پێشەوان ڕاستەوخۆ ینی وەڵام بدەنەوە شوان زانەرەکانی کە دەست ئێمە گەشت و ئابەم شێوەیە لایەنێکی سیاسی لەم کۆبنەوە پێشنیازی ئەمەی کردووە کە ئەم چوار لایەنە خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی وەڵام لە ناو کۆبوونەوە کە پێنج قۆڵەکانە ڕاستەخۆ وەڵامی پارتی دیموکراتی کوردستان بنەوە بە شێوەیەک کە ئەم پێشنیازە کراوە لێرە بۆ ئەوەی کە ئەم پێشنیازە تەنانی لایەنێکی سیاسی نەبێ بگرە هەر یەک چوار لایەنەکە بێ ئەگەر لایەنێکی سیاسی لە کۆبوونەوەکە دەسەڵاتی ئەوی پێدرابێ لە ناو کۆبوونەوەکە بڕیاری کۆتایی بات ئەبێ سێ لایەنەکەی دریش ئەم بڕیارە بن بۆیە ئەم پێشنیازە لێرە باسەکرێ کە ئەم چوار لایەنە ئەبێ دەسەڵاتی تەواوەتیان هەبێ لە کۆبوونەوە پێنج قۆڵەکەی داهاتووە بڕیار بدەن بەڵام ئەگەر لە یەکێک لەم چوار لایەنە یەک لایەنیان بۆ نمونە بەمەش ڕازی نەبێ کەواتە ئەو مەعادلی کامانەیەونە تێک دەچێت و ناتوانن پێکەوە بڕیاری کۆتایی بن لە کۆبوونەوە پێنج قۆڵێکەیە بەڵام دوای کۆبوونەوە کە ئەمە ڕوو نەبێتەوە بە تەواوەتی کە ئایا هەر چوار لایەنەکە سوورن لەسەرەوەی کە بڕیاری کۆتایی بن لە ناو کۆبوونەوەکە یان دوجار بگەڕێنەوە مەکتەبی سیاسی حەزبەکانیان بەڵام بۆ نمونە ئەگەر تۆ بێ لە پێکاتی وەفدەکان سێرێکی بکەیت لە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ئاستێکی باڵادا یعنی تەنها ئەمیندار لێرە نییە ئەوە تا یەکدەدە ئەمیندار لێرەیە لە کۆمەڵی ئیسلامی بەس ئەمیری کۆمەڵی ئیسلامی لێرە نییە ئەوە بە وەفدە باڵەکانیان لێرەیە لە بزوتنەوەی گۆڕان وەفدێکی باڵا لێرەیە لە یەکێتی نیشتمانی کوردستانش ئەندامی مەکتەبی سیاسی و سەرۆکی وەفدەکەیە کەواتە ئەگەر ئەمانە سەرپشت شکرێن لەلایەن مەکتەبی سیاسی حەزبەکانیان لەلایەن بەپرسە باڵاکانی حەزبەکانیان ئەوە دەتوانێت لە کۆبوونەوە پێنج قۆڵەکەدا بڕیاری کۆتایی بن و وەڵامی پارتی دیموکراتی کوردستان لە هەر پێشنیاز و ئەگەرێک کە پارتی دیموکراتی کوردستان باوان بڵێ بەڵێ هێمن محمود نوچەکانی ئێنارتی